لێ لە هاشتاگێ ئەم بەردەوامن و نها گەنجێکی دژی وێ mêvanên بەڕاستی پرۆژەیەن جوور بجوور li nava vê pêşangehê tên dîtin lê projeya herî balkêş konha xwedanê wê digelê min vekerem ke Danyar kameran xwedanê projeya hejmarkirina xiroka ank û xalên sor yên xwînê bibe bikaranîna xwînê ev çi ça bibe bikaranîna xwînê hûn vî sistemê çê dikin ئەم پرۆجێکتەی ئێمە بریتە لە RBC Counting و Zout Using بڵات واتە هەژمارکردنی خڕۆکە سوورەکانی خوێن کە لە مختبەر و نەخۆشخانەکاندا دەکرێت ئەوان بە بەکارهێنانی خوێن دەیکەن ئێمە لێرەدا کۆندامی هەناسە بەکاردەهێنین و هیچ جۆرە خوێنێک لە کەسی نەخۆش وەرناگرین. ئەوە چەندەمین ساڵە ئێوە یعنی بەشداریتان کردووە لەناو ئەم پێشانگایە جاری یەکەمە؟ ئێمە ئەم پرۆژەیە کە لە تیۆریەوە کردمان بە ئەم پرۆجێکتە ئێسا کە لەبەردەسایە براوەی خەڵاتەکانی دەستگای ڕوانگە بوو لەلایەن ئەندامێکمانەوە کاکە دیاردەوشار ساڵی پار بۆ دایانانی زانستی توانی پلەی دووەم بەدەست بێنێت و لە دوای ئەوە شەو بانگەشکەین کە لەم پێشانگایە پرۆجێکتەکەمان ڕەوانگە هەبەشە هایتێکسە کاری ئالی کاریەوە بکەش بۆ مەزنکردنا بێ پرۆژەیە گەلو دەستگای ڕوانگە بە سوپاسەوە سوپاس و پێزانینێکی زۆرمانەیە بۆیان کە هاوکاریی زۆریان بۆ کردوون کە توانن ئەو کۆمپانیایانەی کە لە بواری مێدیکاڵا یاخود هەموو کۆمپانیەکانی تریشمان بۆ ڕێک بخەن کە بتوانن فەندمان بکەن و یارمەتیمان بن کە پرۆجێکتەکە بەرەو پێشەوە بەرین. ئێوە چەند کەسن لەم پرۆژێکتە؟ ئەم پرۆجێکتە ئێمە پێگاتووە لە 4 کەس یەکێکیان مامۆستا گۆران سدیقا کە خاوەنی بیرۆکە و سەرپەرشتیکاری پرۆژەکەیە و خۆشم دانیار کامەران و کاکە دیاردڵشاد و کاکەیاد ئەحمەدە کە ویش لە بواری ئایتی لەگەڵمانەیە. سەقەیە ناوا پێشانگەهێتە چاوادی پێشوازیە خەلکێ بۆ ئەم پرۆژەیە چۆن بوو؟ بۆ ئەم پرۆژەی ئێمە سەیر نەبوو ئەم شتە؟ بۆ ئەم پرۆژەی ئێمە ڕاستیەکەی چونکە فەحسی خوێن و مەسەلەی RBC یاخود خڕۆکە سوورەکان ئەتوانین بڵێن شتێکە بە نەک جیازێک ئەتوانین بڵێن بە زۆر جیازەکرێت بەڵام وەکو ئەوەی کە بەکارهێنانی هەناسە بکرێت شتێکی تەواو جیاوازە و لە جیهانیشا شتێکی وانەکراوە بۆیە خەڵک زۆر پێی سەیرە و ئەتوانم بڵێ تا ئێستا نزیکەی 300 بۆ 350 تێسمان ئەنجام ماوە. باشە تو وەکو گەنجێک خەدان پرۆژە و بیرۆکە پەیامەتە چییە بۆ گەنجێن کورد؟ گەنجانی کورد من داواکارم لیان هەر بیرۆکەیەک یاخود هەر ئایدیەیەکیان هەیە لێی پاشگەز نەبنەوە و هەر ئەمڕۆ دەست پێ بکەن و نەیخەنەسبینێ. گەلک باشە سپاس دانیار کامەران خۆدانی پرۆژەیە هەژمارکردنا خڕۆکەیان سۆریان خوینێ گەلک سپاس وێ ئامادەبوونەتە هێژان هادیسان بلا پرۆمۆیەکێ ببینن.